کەمپینی لاوانی هەڵەبجە بۆ ئاشتی و پێکەوە ژیان سەرەتای ئەو هەنگاوە مەزنەیە کە لە ئێستادا زانکۆی هەڵەبجە ئەیەوێت جیهان بە جوانی پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکان لە هەڵەبجە و هەرێمی کوردستان ئاشنا بکات. بۆیە بە هاوبەشی ڕێکخراوی HWPL کۆریای باشوور یەکەمین سیمپۆزمی نێودەوڵەتی بە بەشداری 200 لاوی کورد و کۆریایی باشوور بە ئامادەبوونی لێپسراوانی حکومی و لاوانی ئاینە جیاوازەکان لە زانکۆی هەڵەبجە ڕێکخست. ئامانجمانەوەیە کە بە هەموو دنیای بگەێنین کە میلەتی کورد میلەتێکی ئاشتیخوازە و بە هەموو جیاوازیانی کە لە کوردستانە هەیە و لە جیهانە هەیە کورد دائیمەن جەخت لە مەسەلەی ئاشتی پێکەوە ژیان ئەکاتەوە ئەگەرچی ئێمە لە دینە لە دیدا لە بۆچوونە جیاواز بین بەڵام ئەوەی کە مرۆڤایەتی هەمومان کۆکاتەوە بریتە لە ئاشتی و پێکەوە ژیان. لاوانی هەڵەبجە کە شایدی جوانی پێکەوە ژیانی ئاینە جیاوازەکانی ئێستا و مێژووی هەڵەبجەن ئەخوازن کەمپینی لاوانی هەڵەبجە بۆ پێکەوە ژیان لە هەموو عێراقدا بەرجەستە بکرێت. پێشتر کە جوولەکەکان لێرە بوون و ئێستا شێمە ئەو کاکەیەکانی هەڵەبجە لێرە شاید حاڵی ئەو پێکەوە ژیانەی نەتوانم بڵێم لە هەڵەبجە باشترین نمونەی پێکەوە ژیان هەیە تا ئێستا ئەوە هیوادارم ئەم نمونە بکرێتە سەرمەشق بۆ هەموو ناوچەکانی تری عێراق و جیهانیش بە تایبەتی. ئێمێدەوارین کە ئەم جۆرە چالاکیانە نەک لەسەر ئاستی هەڵەبجە لەسەر ئاستی هەرێم بەردەوام بێت و چالاکی لەمە بەرفراوانتر و گەورەتر ئەنجام بدرێت بۆ گەیاندنی ئاشتی و پێکەوە ژیان. لە ڕێگەی پێکەوە ژیانی ئاینیەوە بتوانێت سنوورەکان ببڕێت لە هەڵەبجە بچێتە دەرەوە بچێتە هەموو کوردستان بگرێتەوە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی پێکەوە ژیانی ئاینەوە بەرەو پێش بچین و هەمومان پێکەوە بۆ وڵاتێکی ئارام و تەندروست تێبکۆشین. زانکۆی هەڵەبجە بەم پرۆژەیە ئەیەوێت کار بکات بۆ بە کەلتورکردنی پێکەوە ژیانی ئاشتیانە لە ناو لاواندا. پێشیان وایە لاوان گەورەترین توێژی کاریگەری کۆمەڵگان هەروە نەتوانن ئەم گۆڕانکاریە ڕیشەیە ئەنجام بدەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.